سڵاتان لێبێ و ڕەمەزانتان دووبارە پیرۆز بێ و خۆشحاڵین لە پرۆگرامێکی تری میوانی ڕەمەزان هاتینەوە خزمەت ئێوەی بەڕێز. ئەمڕۆژ لە خزمەتتاندا ئەبین بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێ لەگەڵ خێزانێکی تری نوێی دانیشتووی شاری کەرکووک. ئەمڕۆ جارێکی تر ئەچینەوە گەڕەکی پەنجاعەلی ئاشنابین بە خێزانێکی تر میوانداریانەکەین، هاوکات گفتوگویەکی تایبەت لەگەڵ و خێزانە بەڕێزە ئەکەین، لەگەڵەوەشدا دیاریەکانی کەناڵی ئاسمانی کەرکووک پێشکەش بۆ خێزانە بەڕێزە ئەکەین و خوانێکیش لەگەڵ ئەوان ئەخۆین. لەگەڵمان بن با پێکەوە سەردانی ئەم ماڵە بەڕێزە بکەین. خۆشەویستان، ئێمە ئێستا لە گەڕەکی پەنجاعەلی شاری کەرکووکین، هاتووینەتە ماڵی خێزانێکە خاتوونێکیان نابینایە و دوو کوڕی نابیستەشیان هەیە. ئەمڕۆ میوانداری ئەوان ئەکەین، دیارەکانمان پێشکەش بۆوانەکەین و خوانێکیش لەگەڵ ئەوانەکەین. لەگەڵ بن بارزانانی چۆن پێشوازیمان لێەکەن. خاتونگیان چۆنی؟ باشی بە قوربان میوانتان ئەوێ؟ باشی باشن کاکە؟ تەندروستی چۆنە؟ باشین یخوا باش بی. لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ بەڵێ بەڕێزان، ئێمە ئێستا لە ماڵی بەسیرەخانین. دیارە ئەمان سێ کەسن خێزانەکان، خێزانێکی گەورەیە بەڵام هەندێکیان هاوسەرگیریان کردو و چوونەتە ژیانی خۆیان و ئێستا ئەوەی کە ماوەتەوە لەم خێزانە بەسیرەخان و دوو براکێتی. بەسیرەخان چایی بە باشی نابینێت و براکانیشی نابیستن. ئەمڕۆ ئێمە هەوڵدەین لەگەڵ بەسیرەخان گفتوگۆ بکەین و خوانێک لەگەڵ ئەوان بکەین و دیارەکانیش پێشکەش بەوان بکەین. لەگەڵ ئەوەشدا دەمەوێت لەگەڵ کاکەکانیش قسەکەم بەسیرەخان بتوانێت قسەکانی ئەوانم پێ بگەینە. بەسیرەخان ئەمە مایکەکەیە. زۆر سپاس کە دەرفەتتاندا ئەمڕۆ ئێمە میوانداری ئێوە بکەین. پێشەکی بەخێر بێن، بەخێر بێن سەر چاوم. بەڕاستی زۆر زۆر دڵخۆش بووم. دڵخۆش سەلامەت بێ. خێری ئێوە و کاکاجیش بنووسیە. لە ڕێگەی کاک هادیەوە بەشداریتان کرد لە بەرنامەکە؟ بەڵێ. پێشتر بیست بووتان بەرنامەیەکی لەو جۆرە هەیە؟ بەڵێ پێشتر بیستمانی تر کاکاتی ماڵی ئاوا بێ لەگەڵ ئێوەشا ئیتر وتی هاوکاری دەکەم، هاوکاریمیان کرد. زۆر باشە. ئێستا ئێوە تۆ ئەو دوو کاکەیە لە ماڵەوە ئەژینوە، دایک و باوکتان نییە؟ دایک و باوکم نەماوە لە ژیان. نەماوە لە ژیان. بەڵێ. دەمێکە؟ وەڵای 2000 دایکم عەمرخوای کرد، ئیتر دوایەوەش باوکم عەمرخوای کرد. باشە. هەر ئێوە لە خێزانەکە ئاوان یان کەسی تریش هەیە؟ وەڵای برایەکم و خوشکێکمیش بوو. ئەوان چارەسەریان بۆ کراوە یان چی؟ نەوەڵا خوشکەکەم توش سەرەتان بوو، نەخۆش سەرەتان بۆ عەمرخوای کرد. دوو ماڵ سێ ماڵی بەجێشت کچێک و دوو کوڕ. ئیتر برایەکمیش لە سلێمانیە، ئەو ژیانی هاوسەرەتی پێکێنەوە، هەر من و ئەم دوانەماینە لەیرە. باشیانی ئێستا لەم ماڵە گەورەیە هەر ئەو سیانەتانەژی؟ بەڵێ. باشە. خانووکەی خۆتانە؟ نەوەڵا وەرەسەیە. وەرەسەیە. بەڵێ. باشە. جگە لە تۆ 5 کچی تریش هەن هاوسەرگیریان کردەوە نیە؟ بەڵێ. ئەوان عیبیان نییە لەخوا بەزیاد؟ ئەوان عیبیان نییە. باشە. دایکت و باوکت ئامۆزا بوون بۆیە؟ بەڵێ. بەڵێ. ئەی ئێوە هەوڵی چارەسەرتان نەداوە نەچوون بۆ دکتۆر بزانن؟ ئەم چاوچەپەم چارەسەری نییە.
2010 چون بۆ ئێران خزم و کەسوکار لەگەڵ ئێوەی ماڵێن ئاوە بێ هاوکاریمیان کرد داوای 28 وەرەقی بە 25 وەرەق عەمەلاتم کرد سەقەتی کرد باشتری نەکرد لە ئێران بەڵێ پێتیان نەوت چییە کێشەکەی چییە بۆ چی چاو نابینێ وەڵایەتی شەبەکەی ڕزاوە شەبەکە ڕزاوە لە کاتێکا تۆ لە مناڵیەوە وای وایە بەڵێ باشە ئێستا هیچ چارەسەرێک وەرەگریت نەوەڵاوەتی نیەتی نەیەتی کێ پارەتان بۆ پێیاکە کێ مەسرەفی ژیانتانەکە خەڵک هاوکاریمان خەڵک هاوکاریتانەکە کاکاتیش ماڵی ئاوە بێ قەت لە بیرم ناچێت چاکەی زۆر گەوری کرد لەگەڵ ماڵی ئاو بێ لەگەڵ ێوە نمونەی زۆر بێت باشە هیچ موچەیەکتان هەیە وەڵای بەس ماش بەخێوکەرەیە بەخێو ئەو ئەوانی شیانە لە هی تۆیە یان هی ئەو کاکە منە هی تۆیە باشە کەمە زۆرە وەڵای 170 باش بەشی ئێوە ئەکات وەڵای ئەوانیش معاشیانی لە چەمچەماڵی بەس بۆ خۆیانە بەس بۆ خۆیان کەمە ئەو شوێنە بەڵێ مانگی 150 باشە مەسرەفیان زۆرە چارەسەریان ئەوێ یان چی وەڵای ئەو برایم وتی دکتۆر وتی بێتە 18 ساڵ عملیاتیکەن ئێمەش کامیان سەیوان یان ئەوەی تر سەلام سەلام ئێمەش ئیمکانێتمان نییە ئیساوە 20 ساڵە بەڵێ لە 18 ساڵ گەری عملیاتمان کرا ئیمکانێتمان نییە عملیات چۆکەی زۆرە وەڵای 3 ملیۆن 4 ملیۆن گەرەکە بەڵێ ئەی هیچ عیلاجیان نییە جگەلەوە نەوەڵە باشە ئەی کاریش ناکەن وەنیا هەر لە ماڵ نەوەڵە هەر لە ماڵۆتان کاریان دەست ناکەوێ یان چی وەڵای ئەو کە خۆی نەیکە کاریان دەست ناکەوێ دەست ناکەوێ بەڵێ باشە ئەی لەگەڵ تۆ لە ماڵەوە چۆن گونجاون وەڵای عیبێ نییە لەگە منە ئەی بیانە بەڵێ تۆ خوشکی گەورەیانی توایە بەڵێ هەر بمێنی بۆیان یاخوا ئەی لە کاری ماڵەوە هاوکاری تۆکەن وەڵای ئەوان هاوکاری خواردن شت دروستەکەی بەڵێ دەی لە شە ساخ بە یاخوا ئەوان هاوکاری مەکەن و خوشکان میشتێنەوە دوو سێ تەشنانەکەن نامجەمیدەوە ئیتر برایەکمەیە ئەو زۆر باشە لەگەڵمانە گیانمان بەوە نەخوا بە زیاد بێ ئەو یارمەتیتانەدا ئەو برایەمەوەی سەر ئێوەی هەور بەڵێ بەڵێ لەشی ساخ بە یاخوا هەر بمێنێ بۆتان باش ئەمان هەروە بێدەنگ دانیشن یان وەڵای ئیشارەت و شتەکەن تۆ لێیان تێگەی لە زمانی ئەوان بە باش تێگەی دەست مەگری ئیشارەتەکەن دەست دەگرن بەڵێ دەیخوا ئاسانی کا بۆتان یاربی تۆ چۆن ئەتوانی بەو زروفۆ خواردن و شت دروستکەی بۆیان وەڵای زینمان ڕۆشتنە لەخوا بە زیاد بێ هەر خۆم بە خێوانەکەم ئەم دوو برایم لە ش ساخ بە یاخوا خواردنی باش ئەزانی توایە وەڵای بەس سیرۆکڕەوە نازانم خوشکەکانم تێن یارمەتی مەدەن خواردنەکانی تر ئەزانی بەڵێ شلە و برنج و چی دەزانم لە ش ساخ بە یاخوا ئافرم بەو حاڵەتەوە بتوانیت خێزانێک بەڕێوە و خواردن دروست بکەیت و نمونە زۆر بە یاخوا سەلامەتی لەگەڵێوەشە باشە ئەی لە ماڵەوە پێداویستی چیتان پێویستە وەڵای تەلەڤیزۆنم پێویستە لەگەڵ موبەریدا تەباخ مجەمیدە سەلاجە خەساڵی تۆماتێک اینجل شۆرین لەگە خەساڵی قاپشۆرین بشۆیت وایە وەڵای گیانم بە خەساڵیە خەساڵەکەماش عاتڵە خەساڵی قاپشۆرین و لەگە سپلیتن ئەمەنم پێویستە
ڕێکخراوەکانی کەمەنداوان هیچ یارمەتیان نەداون؟ وەڵی بۆ هەموو شتێک کاکاتی یارمەتیماندا من گیانم بەوە. ئەی ئەم برانت لە ڕێکخراو ناویان نەنووسیوە ئەوی نابیستان؟ نەوەڵە نەیان نووسیوە. باشە، زۆر باشە. ئەمڕۆ ئێمە دیاریمان بۆتان هێناوە بەشێک لە پێداویستیەکانتان دابینەکەین و بڕێک هاوکاریشمان بۆ ئێوە هێناوە و لەگەڵ ئێوەش خوانێک ئامادەیە پێکەوە بەربانگەکەین. باشە؟ خاتون لێرە هیچ پەیمانگایەک هەیە ئێوە بچنە بەری بۆ خوێندن نابینیان و نابیستان؟ وەڵی من شارەزانی شارەزانی کەسیش پێتانی نەوتووە؟ وەڵی پێمیانوت من خۆم نەڕۆشتم. نەڕۆشتی بۆ؟ وتم با ئەم دووبرایم بەخێوکەم. لەبەر ئەوان نەڕۆشتی. ئەوانیشت ببردایە؟ ئێوان وەڵی دەرناچنە دەرەوە. خوێندنیشتان نەکردووە هیچ وایە؟ باشە ئەی دەرناچنە دەرەوە چیەکەن لە ماڵەوە؟ وەڵی بۆ خۆیان سێ مۆبایلەکەن. بە سەیر مۆبایلەکەن هیچی تر؟ زۆر باشە. ئەیجگەلەوە بەتەمانین ژنیان ببێنن؟ وەڵی یەکێکیان داوای ژنی کردووە. کامیان عینەکە لە چاتی ئیمکانێتمان نییە کە ژنی بۆ بێنی. ئیمکانێتان نییە. باشە ئیشەڵڵا بە قسمەتیە بێت و بڕاو کە دەدە نەرگس کە خۆم دوو عملاتم بۆ کراوە کاکاتی شەزانێ خەڵک هاوکاری میکرد. بەڵێ کاکاتی ماڵی ئاوە بە یارمەتی زۆر میداوە. معاشم نەبووە ئەو معاش بە خێوکەری بۆم دەرکرد. بەڵێ گیانم بە کاکاتیە ماڵی ئاوە بێ لەگەڵێوەیە. دەستی خۆش بێ نمونەی زۆر بێ. ئەگەر کارێک هەبوو هەق وایە کار بکەن بۆ ئەوەی ئەگەر هاوسەرگیریشیان کرد بتوانن یانی سەرچاوەیە کە بێ ژیانیانی پێدابین بکەن وانە تۆش قسەیان لەگەڵ بکە بڵێ بڕۆن کار بکەن. وەڵی هەوڵە دەم لەگەڵان ئینشەڵڵا. ئینشەڵڵا دەست خۆش بێ نمونە زۆر بێ یاخوا. کاریکردنی کەسانی تردا خۆمان دۆسیەوە لە هەر چیرۆکێک وانەیەک فێر بووین. کاتێک بە هەر کەسێکیان ناشنا بووین زیاتر ژیان دۆست بووین. بە میهرەبانی و ئارامی و باوەڕداریەوە دەمانەوێ لە ژیان بەردەوام بین. بێهیوانین بۆی هەمانە سوپاسگوزارین. هەوڵەکانمان بەردەوام دەبێت لە هەر دۆخێکدا بین. بەڵێ بەڕێزان بەشێکی تری بەرنامەی میوانی ڕەمەزان پێدانی ئەو دیاریانە بێت کە کۆمپانیەکان لە ڕێگای بەرنامەکەەوە پێشکەشیم خێزانە بەڕێزانەیەکەن بۆ ئەمڕۆ بۆ ئەم خێزانە بە پێی پێداویستەکانی خۆیان تەواوی ئەو پێداویستیانەی خاتوون لە قسەکانی ئاماژەی پێدا ئەمڕۆ ئێمە هەوڵمانداوە بۆیان بێنین. فێنکەرەوەیەک گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە پرۆژەی گاردنستی کەرکووک بۆم خێزانەی دابین کردووە. ئەوان وتیان و بەریدێکمان هەیە تەنها بۆ یەک ژووردامان ناوە پێویستیان بەی زیاتر بوو بە پێی پێویستیەکان دابین کراوە. دەستی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە و پرۆژەی گاردنستی کەرکووک خۆش بێ و هەروەها تەباخێک خێرخوازێک بۆم خێزانە بەڕێزەی ناردووە ناوێت ئاماژە بە ناوەکەی بکەین دەستی خۆش بێ نمونەی زۆر بێت یاخوا. هەروەها تەلەڤیزۆنێک کۆمپانیای هێمن بۆم خێزانە بەڕێزیان
نردووە خاتون ئاماژەی بەوە کرد پێویستیان بە تەلەڤیزۆنیش هەیە هیوادارم کە ئیسفادەی لێ بکەن جگەلەوە بەڕادێک دیسانەوە هەر هەمان خێرخواست کە تەباقەکەی نردووە بەڕادێکشی بۆم خێزانە بەڕێزە نردوو ناوێت ئاماژە بە ناوەکەی بکەین تایم سنتەر مۆڵ سەلەیەکی گەورە خۆراکی نردووە بۆم خێزانە کە هەموو پێداویستیەکانی وشکە و چەندین بابەتی تێدایە کە دەتوانن بۆ ئەم ڕەمەزانە ئیسفادەی لێ بکەن و هەروەها کۆمپانیای وەبەرهێنەر غەسالەیەکی بۆم خێزانە بەڕێزە نردووە خاتون جارێکی تر لە قسەکانی ئاماژەی بەوەدا زۆر پێویستیان بە غەسالەیە چونکە خاتون بە باشی چاوی نابینێت پێویستی بەوەی غەسالەی هەبێت و بەکاری بێنێت ئەوە ئەمڕۆ ئەو پێویستیشیان دابین کرا جگە لەوەش بەڕێوەبەرایەتی ئەوقافی کەرکووک سەلەیەکی تری گەورە خواردنی بۆم خێزانە نردووە کە بامان شێوە بڕێکی زۆر لە پێداویستیەکانی تێدا دەتوانن بۆمانکانی داهاتوش ئیسفادەی لێ بکەن ئەمڕۆ کۆمپانیای تینۆس لەگەڵمان بەشدارە کارتۆنێکی گەورە پاکەرەوەیان نردووە کە هەموو جۆرەکانی پاکەرەوەی تێدایە قاپشۆر و شامپۆ و مکەیف و سابوون و تایت و کلێنس و هەموو بابەتەکانی تێدایە دەستی ئەو کۆمپانیا بەڕێزە خۆش بێ و هیوادارەمە خێزانە بەڕێزەش ئیسفادەی لێ بکەن خاتونگیان ئەمڕۆ ئەمە بەشێک بوو لە پێداویستیەکان چەند دڵخۆشی کە ئەم هاوکاریانە بۆ ئێوە هاتوون وڵای زۆر زۆر دڵخۆشم پێشەکی بە خێراتنتانەکەم دەستی ئێوە و ئەوانش کە خۆش بێ هاوکاری منیاکرێ ڕەحمەت لێ و لەو کەسێشێکی چاوەڕێتانە کرد ڕۆژێک لە پڕ هەمووم پێداویستیانە بۆ ئێوە دابین بکرێت نۆڵە چاوەڕێوەمان ناکرد بەس دەستی کاکاتیش خۆش بێ هاوکاریمی زۆر کردا من معاشم نەبوو کاکاتی هاوکاریمی کرد کە معاش دەرکەم معاش دەرکا بوو وتیان کاکادی زوو ئەتان با بۆ سەفرە و سەیرانی شوایە ئاڕۆڵا ڕۆشتی لەگەڵی دوجار بەڵێ سێ جار ڕۆشتمە لەگەڵی هەموو کاتێ پێمە لێ یارمەتیمی شەدا بۆ عاشەی ناوماڵ کە بۆ برنج و یارمەتیمەدا کە خێری بنووسی لەگەڵ ئێوەیە دەستی خۆش بێت یاخوا دەستی خۆش بێت زۆر باشە ئەڵێن تۆ گوێگرێکی باشی ڕادیۆکەی ئێمەشی وایە بەڵێ بەشدارم لە باشانی لە بەرنامەکان بەشدارە بیت بەڵێ لە بەرنامە زۆر زۆر بەدڵە ناوی هاوکارەکانمانیشت بە باشی ئەزانی ئاڕۆڵا ئەوە کاکە ئەودا دەلاژانە ئەودا دەڕەنجینە ئەودا دەڤیانە ئەسفادەت کردووە لە بەرنامەکانی ڕادیۆ بەڵێ بەڵێ وڵای زۆر دڵخۆشم کە ئەو بەرنامە هەیە بەڵێ دەستان خۆش بێ و هەر بمێنێش بن یاخوا ئێستا چاوەڕێکەین لە بەربانگ نزیک بینەوە خوانێک ئامادە ئەکەین کە چێشتخانەی ماڵی باوکم ئامادەیان کردو پێکەوە بەربانگ ئەەکەین باشە؟ دە باشە مایکەکەم دێ و دووبارە دەستە خۆش بێت
بەڵێ بەڕێزان دوایین بەشی بەرنامەی میوانی ڕەمەزان بەربانگکردنە لەگەڵ ئەم خێزانە بەڕێزە بانگیدا وەفتارمان کرد. ئیشەڵا خوای گەورە ڕۆژووی هەموو لایەق قبوڵ بکە، هەمووان تەندروست باش بن. دەمەوێت لە دوایین بەشدا ئەو دیاریەی کە هەمانە بیدەین بەو خێزانە بەڕێزە. خاتونگیان ئەمە کەسایەتی کەرکووک مامەڕێزای حاجی فایق ئێوەی ناردووە. بە هیوام خۆت و براکانت ئیسفادی لێ بکەن بۆ ئەم مانگە باشە. دەست ئەوانش خۆش بێ کە هاوکاریە مایانکرا خێر ئێو ئەو کەسێش بنووسی کە هاوکاریە مایانکرا. دەستان خۆش بێشانی زۆر زۆر لەوە زیاتر نمونەتان زۆر بەیەخوا. بەڕێزان بە پێویستی ئەزانم لە کۆتایی بەرنمەکەدا سوپاسی هەموو کەسایەتی و کۆمپانیانە بکەم کە سەپۆرتی بەرنمەکەکەن. بەڕێز کاک ئاسۆ مامەند کارگێڕی مەکتەبی سیاسی، بەڕێز کاک ڕەوەند مەلا مەحموود لە پرساوی مەڵبەندی دوو ڕێخستنی کەرکووک و هەروەها ئەندازیار سار بەرزنجی لا دەستەوە بەرهێنانی کەرکووک و هەروەها هەموو ئەو کۆمپانیا بەڕێزانەی کە پێداویستەکانیان بۆ ئەم خێزانە بەڕێزە ناردووە و لەگەڵ ئەوەشدا چێشتخانەی ماڵی باوکم هەموو ئێوارەیەک لەگەڵ بەربانگ خوانی ئەو خێزانانە دابینەکات کە ئێمە سەردانیانەکەین دەستیان خۆش بێ، نمونەیان زۆر بێ و بە هیوام سفریان هەمیشە ڕازاوە بێ و چێشتخانەکەیان هەمیشە ئاوەدان بێ تا ئێوارەیەکی تر و بەربانگێکی تر دێنەوە خزمەتتان، ماڵەکانتان ئاوەدان بێ و تەندروست باش بن. لە هاوکاریکردنی کەسانی تردا خۆمان دۆسیەوە، لە هەر چیرۆکێک وانەیەک فێر بووین. کاتێک بە هەر کەسێکیان ناشنا بووین زیاتر ژیان دۆست بووین. بە میهرەبانی و ئارامی و باوەڕداریەوە دەمانەوێ لە ژیان بەردەوام بین. بێهیوانین بۆی هەمانە سوپاسگوزارین. هەوڵەکانمان بەردەوام دەبێت لە هەر دۆخێکدا بین.